کەرتی گەشتیاری وەک کەرتێکی گرنگ لە ڕێخستنەوە و گەشەسەندنی زیاتردا، ئەویش لە ڕێگەی گەشت و گوزاری سلێمانی کە سەرقاڵی پلان و پرۆژەی گشتگیر و هەمەچەشنن لەوانە نامۆڵەت دەدرێتە کەرتی گەشتیاری و نامۆڵەتی ژیان بۆ نوێ دەکرێتەوە ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەکەن. دەبێت لە سەتاسی ئەو کەسانە یاخود ستافی ئیداری و ڕسێپشن و گارسۆن و بەڕێوەبەر و ئەوانەی کە تایبەتن بە پێشوازی لە شوێنە گەشتیاریەکان بۆ گەشتیار دەبێت دەرچووی پەیمانگا یاخود زانکۆ یاخود ئامادەی گەشت و گوزار بێ. لە پلانی گەشت و گوزاری سلێمانیدا ئەوەش هەیە کە گروپەکانی گەشتیاری ڕێک دەخرێنەوە، ڕێبەری گەشتیاریش دەکرێت بە مەرج بۆ ئەو گروپانە تا لە ڕێگەی ڕێبەرەکانەوە شوێنی گەشتیاری و شوێنەوەرەکان بەسەر بکرێنەوە. ڕێبەری گەشتیاری واتە ئەو کەسەیە کە شارەزایی هەیە، پسپۆڕی هەیە لە بواری گەشت و گوزارە و شارەزایی ناوچە گەشتیاریەکانی هەیە بۆی ئەو گروپانە با بۆ ئەو شوێنانی هەم شارەزای لە ڕێگاوبانە لە زانیاریەکانە بۆ نمونە زانیاری لەسەر شوێنەواریەکان شوێنە گەشتیاریەکان لەسەر ئەو شوێنانە لەسەر ئەساسی مێژووی شوێنەکە. چەمی قلیاسان پرۆژەیەکی تری گەشت و گوزاری سلێمانیە و ئەو شوێنە لەسەر فەرمانی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت یاریێمی کوردستان دەکرێتە 5 زۆنی گەشتیاری. بۆ نمونە ئەگەر لای سەدە ڕووخاوەکۆر بگرین ئەمە زۆنێکە کە نزیکی 150-160 بێت، ئەمە بکرێ بە شارێکی گەشتیاری کە گەشتارێک ڕووی کرد ئەو سنوورە بتوانێت بمێنێتەوە بۆ ماوەی ئەگەر هەفتەیەکیش پێویستی بەوە نەبێ بچێتە دەرەوەی تر هۆتێلات و مۆتێل و یاریگا و کافتریا و مەتاعەم و هەموو ئەو شتە تەرفیهاتانی کە پێویستن لە شەلالات و ئەو هەر لەسەر فەرمانی کاقوبات هەوڵەدەین ئەو 5 زۆنە بخرێتە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی ڕزگارمان بێت لەو پاشە ڕۆناشرینەیە کە ئێستا لە چەمی قلیاسان هەیە بۆی چەمی قلیاسان بکەینە چاوگەیەکی زۆر سەرەکی بۆی سیاحەی مدن بۆ بژێنینەوە. با بازاڕکردنی کللتور و کەلوپەلی کوردەواری و فرۆشتن و نمایشکردنی تابلۆی هونەرمەندان و کردنەوەی بەشێکی کللتوری لە هەموو شوێنەکانی گەشتیاریدا پلانێکی ترە و گەشت و گوزاری سلێمانی بە سەرپەرشتی لەگەڵ سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم جێبەجێ دەکات. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.